ئێمە کە خەڵقی گوندی قەرەسەتانین شوێنەکەی کەوتۆتە بن شاخی پیرەمەگرونەوە. جا بەهۆی ئەم چەند ساڵی وشکە ساڵی و بێ ئاویەوە کۆمەڵێ ئاوکانیا و هەبوو لە شاخەکەمانە ئەمووی وشک بووە. پار ساڵ ئێمە هەڵساین بە بیرۆکەیەک بۆ دامینکردنی ئاو بۆ حەیوان و ئاژەڵی چێوی و ئەوانە تەنچێکمان لێرە دانا لە خوارەوە، یعنی تقریبەن لە ناوڕاستی بەر شاخەکە بۆ خوارەوە. بەڵام ئەو بیرۆکە و پرۆژەیەمان ئەم ساڵ زیاتر پەرە پێدا بە هاوکاری هەموو دێکە و خەڵقان گەنجانی ناودەی قەرەسەتان هەڵساین کەوتینە بیرلێدان بە ڕێگەی دام و دەستگا حکوومەکانەوە ڕێیان پێیان هاوکاریان کردین، پشتگیرمان بوون، ماڵی هەموو لای ئاوا بی هەرچی دەوایری حکومی و حیزبیەکانەوە بە ئامەرەمیان. ئیترەوانیش زیاتر هاان دەرمان بوون هەڵساین بە لێدانی بیر. سێ بیرمان لێدا، یەکەم بیرێکمان لێدا 150 متر نەگەی ئاو، دوایەوە هێنامانە سەروتر ئەمەی تریان 80 مترمان لێ هەویش نەگەیشت. دوای گواستمانەوە بۆ شوێنێکتر تاوان ئەمە هەمووی فەحسکرا شوێنەکان هاوکاریان کردین، فەحسیان بۆ کردین، بە پێی فەحسەکانی ڕۆشتین بە دوای بیرەکانە، ئەمەشیان نەتیجە نەبوو. بەش بەخوای گەورە ئەمە بیری سێممان معنە 208 مترمان لێداوە نەگەشتۆتە ئاو و هاتوینتە سەر بیری سێم بزانین پشت بەخوای گەورە بەشکم بگاتە ئاو پشت بە خودای گەورە. لە بیری سێ هەمە ئاوێکی کەم هەبوو شکر بۆخوا ئەوە ئیشەکە ئێمە لەواچێ دەبرکە تام دەقێش باشە. هەڵسان ماتۆڕمان تێک کرد هێنامانە ئەمدی و بۆ سەر حوزەکە کردمان بە مەرحەلەیەک بۆ جێگا لێ حوزێکمان بۆ کرد حوزێکی منتەزەم جوان پێروپەر لەبەرەوەی ئاوی بیرەکەمان کردوتە سەر. کارەبایەکشمان هێنا بۆ سەری لەبەرەوەی هەم لەیەوە بیرەکە ئیش پێ بکەین و ئاوی حوزەکە شەڵبین بۆ شاخەکە. خۆی لە بیرەکەەوە تقریبا 250 مترێکە بە قوڵی بیرەکە و هاتنی سەر حوزەکە. 10 تۆپ سۆندەمان بردووە تا سەر شاخەکە و مەرحەلەی ناوڕاست ڕۆی ئەوەی کە منێڵێم مەرحەلەی ناوڕاستە مەرحەلەی یەکەممان لە تەختی خوارەوە لە تەنچێ کۆنەگەیە فەرعێکمان داوە بەو لەویشەوە هەڵمان ناوەتەوە بۆ سەرەوە بۆ مەرحەلەی دووهەم ئەوە بوو بینەکە کە هێشتا تەنچەکەیماندانە ناوە لەبەرەوە تۆزە شوێنەکەی ئاسیەن. ئەمە حەبلە ئەمە بگرە ئەمە بگرە و کاکە یەک داقێش نەبێ کاکی ئەوەم نییە. بێنە شیلە دەست بگرە. مەرحەلەی سێهەمیش ئەو بوو کە لە بن زەردەکە دامان نابوو تەنچی و کۆل و ئاو شتەکە. جایتر ئەمەی کاڵێم لە حوزەکەەوە دەرەچێ تقریبا تا ئاچێتەوەی بن زەردەکە 1300 متر ڕۆیوین. بە پێوانەی خۆشمان یعنی بە تەجروبەی خۆمان و پێوانەی خۆمان حدودی 250 متر شتێکی وە عمودی بەرزە. ئەو ماتۆڕێ دامان ناوە تۆزێک زەعیفە یعنی بە تەواوی نایگەێنێ. ئەگەر مەرحەلەکان بگۆڕین چاچکەین لەواچێ بیرمان لەوە کردوێتەوە لە مەرحەلەی ناوڕاستە ماتۆڕێکی تردانێن جارێکتر لەوێ هەڵیێنەوە بۆ مەرحەلەی سێم بۆ سەرەوە. کۆمەڵێ خەڵق هاوکاریان کردوین دەرگیرۆیان کردوین یارمەتیان داوینین تۆ کۆمەڵە شۆفڵ و حەفارەمان هێناوە لەم شاخ و دار و بەردا بە مەبلەغێکی زۆر کەم ئیشیان بۆ کردوین یعنی ئەو پەڕی هاوکاریان کردوین. ئەگەر خەڵقی ئەم چوار دەور و بەرەش ئەم دیانەی تری چاو لە ئێمە بکەن لە هەر شوێنەکەەوە شتێکی ئاوا بکەن وابزانم سروشتەکە جوانە بێ و کوردستانیشمان زیاتر سەوزە بێ و چەند ساڵێکە پۆلیسی دارستان تۆزێ مەفرەزە و شتیان هەیە ئەوان چاودێریەکەن باشترە تا حەدێ. ئەجیناگەر 2-3 ساڵێک ڕاو نەکرێ وای لێ ببە ئیسراحەت حیوانە بینی ئەمە نە زۆرە بێت.